لە سێزدەی دوازدەی 2014 ئاشانسی بۆشایگەری ژاپۆنی کەشتێکی ئاسمانی بەرەو بۆشایی ئاسمان هەڵدا. سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان. کەشتی ئاسمانی ژاپۆنی هایابۆسا-2 لە ساڵی 2014 کە هەڵدرا بۆشایی ئاسمان ئامانج لێکۆڵینەوە و وەرگرتنی نمونە و سامپڵ بوو لە یەکی لەو هەسارۆکانەیە کە بە دەوری خۆردا دەخولێنەوە ناسراوە بە ریۆگۆ. کەشتی ئاسمانی هایابۆسا-2 لە بەرواری 2018 لە هاوینی 2018 گەیشتە ئەو هەسارۆکەیە و لەسەری تا ڕادەیەک توانی بە شێوەیەکی سەرکەوتوانە لە پرۆسەیەکی تا ڕادەیەک مەترسیداریشدا نمونەوەرگێت. خۆشەویستان، دەبا بزانین لەم گەشتەدا ئاژانسی بۆشایگەری ژاپۆنی چی بەدەستێناوە لە هەمووی گرنگتر ئەم کارە چۆن ئەنجامدرا. کەشتی ئاسمانی هایابۆسا-2 لەگەڵ یەکەی نیشتنەوەی هەسارۆکەیی ماسکۆت. سی کانونی یەکەمی 2014 هەڵدانی کەشتی ئاسمانی هایابۆسا-2 لە سنتەری بۆشایگەری تانیگاشیما لە ژاپۆن. کانونی دومی 2015 دووبارە فڕینەوە لە نزیک زەوی. ئاداری 2016 بەگرخستنی بزوێنی ئایۆنی بۆ نزیک کەوتنەوە لە هەسارۆکەی ریۆگۆ. هاوینی 2018 گەیشتن بە هەسارۆکەی ریۆگۆ. تیرەی هەسارۆکەی ریۆگۆ دەگاتە نزیکەی 880 مەتر. جێگیربوونی کەشتی هایابۆسا-2 لە بەرزایی 20 کیلۆمەتر لەسەر ڕووی هەسارۆکەی ریۆگۆ. دەستپێکردنی پرۆسەی نەخشەکێشان بۆ دەستنیشانکردنی تایبەتمەندیە فیزیکیەکان و دەستنیشانکردنی خاڵی نیشتنەوەی کەشتی ئاسمانی هایابۆسا. نزمبوونەوەی کەشتی ئاسمانی هایابۆسا-2 تا بەرزایی 6 مەتر لەسەر ڕووی هەسارۆکەی ریۆگۆ. پرۆسەی نیشتنەوە لە تشرینی یەکەمی 2018 دەستی پێکرد. ئاراستەکردنی نیشتاندنەوەی کەپسولەی ناسراو بە هەستەوەرەکانی GNC واتە یەکەی کۆنتڕۆڵکردن و ئاراستەکردنی ڕێبەر و دەستنیشانکردنی وردی خاڵی نیشتنەوەیی بەشی ماسکۆتی کەشتی ئاسمانی هایابۆسا-2. میکانیزمی چوڵەکردن بۆ پێشەوە و چاکردنەوە و ئاراستەکردنی کەپسولەکە و گۆڕینی شنگەکە بەم شێوەیە دەبێت. پاتری لە زۆری لیتیۆم ئایۆن بوو و بۆ ماوەی 16 کاتژمێر و زەیان بەو یەکەیە بەخشی. کامێرەی ماسکۆت کە بە ماسکام ناسرا بوو بریتی بوو لە کامێرایکی گۆشەفراوان بۆ تۆمارکردنی گرتە و وەرگرتنی داتای تایبەت بە ڕووی ناوچەکە و ڕەوانەکردنەوەی ئەو داتانە بۆ کەشتی هایابۆسا-2 لە پێناو ناسینەوەی تایبەتمەندی فیزایی و جیۆلۆجی هەسارۆکەکە. ئامێری ماسکۆت رادیۆمیتەر یان مارا یەکەی شیکردنەوەی زۆر ورد بۆ جیاوازەکانی نێوان پلەکانی گەرمای ڕۆژ و شەوی هەسارۆکەکە. ئامێری ماسکۆت ماگنیتۆمیتەر یان ماسماک بۆ دیاریکردنی کایبوناتیسی. ئامێری ئینفرارێد سپێکترال مایکرۆسکۆپ واتە مایکرۆسکۆپی شەمەری ژێرەوەی سوور یان مایکرۆمیگا بۆ دیاریکردنی پێکاتەی توخمی کانزایی هەسارۆکەکە. ئەنتێنا بۆ دەستەبەرکردنی پەیوەندی و ناردنەوەی داتا بۆ کەشتی هایابۆسا.
گۆڕینی ئاراستەی ئامێری ماسکۆ لە چەندین شوێن و کاتەوە داتای بەهۆیەوە دەگیرا لەگەڵ هەڵاتنی خۆر تا هاتنی شەو بەپێی کاتی هەسارۆکەکە. وەرە ماوەی 2 ڕۆژی هەسارۆکەکە کە نزیکەی 16 کاتژمێری خایاند ئامێری ماسکۆت بە شێوەیەکی زانستیانە لێکۆڵینەوە لەسەر ڕووی خاچی ڕیۆگۆی کردووە بۆ پاڵپشتێکی زۆر گرنگ بۆ کەشتی هایابۆسا. خۆناغی پاشکردنی داتا لە یەکەی ماسکۆت بۆ کەشتی هایابۆسا 2 پاشان هایابۆسا 2ەوە بۆ سنتەری ئۆسودا ساگاما میهارا لە ژاپۆن و ئینجا لە سنتەری ئوسودا ساگا میهارا لە ژاپۆنەوە بۆ سنتەری DLR لە کۆلۆنیا لە ئەڵمانیا. ئەمە یەکەی بەرکەوتێنەری هەڵگیراوی بچووک و ئەمەشیان بەڵێ ئەمە یەکەی بەرکەوتێنەرە و بەشەکەی تریشان ئەمەیان یەکەی وەرگرتنی نمونونەکانی خاک و بەردی هەسارۆکەکەیە. پرۆسەی وەرگرتنی نمونونەکان هایە بۆ ساد و ڕاستەوخۆ دەست دەکات بە وەرگرتنی نمونەی خاک و بەردی هەسارۆکە واتە ریۆگۆ لە دوو ناوچەوە. یەکەی بەرکەوتنی تایبەت بە هایە بۆ ساد و چاڵێکی دەستکردی دروست کرد و بەم شێوەیە مادەی نەگۆڕاوی خاو لە قوڵای خاچی هەسارۆکەکە وەرگیرا. لەم قۆناغە نمونەی خاک و بەردی هەسارۆکەکە وەرگیرا لە کۆتای ساڵی 2019 کەشتی ئاسمانی هایابۆسا 2 هەسارۆکەی ڕیۆگۆی جێهێشت. کۆتایی ساڵی 2020 گەیشتنەوە بە خولگەی زەوی. گەڕانەوەی کەپسولەی هەڵگری نمونەی خاک و بەردی هەسارۆکەکە و جیابوونەوەی لە کەشتیەکە و خزانی بۆ نێو بەرگە هەوای زەوی و نیشتنەوەی سەرکۆتوانەی کەپسولەی نمونونەکان لەسەر ڕووی زەوی لە کۆتایی ساڵی 2020دا. بەم شێوەیە توانیمان نمونەی خاک و خۆڵی هەسارۆکەی ریۆگۆ بگەینەوە سەر ڕووی زەوی. لەم ڤیددیۆیەدا بەڕێزان سیر دەکەین کەوا چۆن ئەم کارە ئەنجامدرا. بێگومانەوە دیمەانەی کە ئێستا ئێوە دەیبینن دیمەنی ڤیددیۆیی ڕاستەقینن کە لە ڕێگەی کامێرای کەشتی هایابۆسا وەرگیراوە قۆناغ بە قۆناغ ستێپ بای ستێپ کە لە ڕووی هەسارۆکەی ڕیۆگۆ نزیک دەکەوێتەوە و بەشی بەرکەوتنەکە پێی دەکەوێت و پارچەیەکی یەکجار زۆری بەرد و خاک خۆڵی ئەو هەسارۆکەی بەرز دەبێتەوە لەو کاتەوە کەشتی هایابۆسا نمونونەکە وەردەگرێت. باسی ئەو کوتە ڤیددیۆیە بکەین و بزانین ئەم کارە چۆن لە ڕێگەی ڤیددیۆوە تۆمار کراوە. بەڕاستی سات و دیمەنێکی زۆر سەرنجڕاکێشە. خواتان لەگەڵ.